كواتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو کەسانە یا ئەبێ واز لە ئەو کارە بهێنن کە تەرکردنی نوێژی جەماعەتە یا خوای پەروەردگار مۆر ئەنێ بەسەر دڵەکانیانە شێتی خۆشە خوا مۆر بنێ بەسەر دڵیدا بەجەم کەس پێی خۆش نییە بە کردەوە زۆری خەڵک پێی خۆش چۆن کردەوەکە هاتنی تۆیە بۆ مزگەوت تۆ نایی نوێژی عزرتە بوو دوو نوێژ دە نوێژ پەنجا نوێژ ئەم عزرە هەر تەواو نەبوو تا ڕۆژی مردن کەواتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم وەخوای گەورە ئەو ئینسانانە لەگەر ئەوەدا مۆر ئەنێ بەسەر دڵەکانیانە ئەبنە ئینسانێکی غافڵ و بێئاگا کێمان پێمان خۆشە مۆر لەسەر دڵمان بدرێ کێمان پێمان خۆشە بێئاگا و غافڵ بین کەسمان پێمان خۆش نییە بەدەم بەڵام با بەکردەوەش پێمان خۆش نەبێ ئینشاءالله لە حەدیثێکی صحیحدا كإمام بخاري وإمام مسلم رحمة إخواني بالروايات أكن أمش لفظك إمام بخاري رحمة إخواني بك إمام أبو هريرة إخواني راضي بيدا فرميت بيغمري إخوان فرمين صلى الله عليه وسلم بباشي جيو بقرن أما بخاري مسلم ومجال إنكاري ثانية لقد هممت أن آمر بالصلاة فتقام ثم أخالف إلى منازل قوم لا يشهدون الصلاة فأحرق عليهم وفي رواية مسلم فأحرق عليهم بيوتهم بالنار بيغمري خواصل صلى الله عليه وسلم هاد بدلم دا چی بکەم فەرمان بکەم بە کەسێک بانگ بدان و قامەت بکرێت نوێژ بکرێت ئەمجا خۆشم لەگەڵ کۆمەڵە گەنجێکە دەربچمە دەرەوە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی نوێژی جەماعەتە ئەڕوات بۆ ئەو ماڵانە چونکە دوای نوێژی جەماعەتەکە بێ ئەڵێ مامۆ ئەی پێغەمبەری خوا خۆم لە مزگەوت بوومە بەڵام لە کاتی نوێژە جەماعەتەکانە بڕواتە گیانیان دەرعەکەوێ کێ لە مزگەوتە و کێ لە ماڵ خۆیەتی بۆیە فەرمی هات بە دڵمدا لەگەڵ کۆمەڵە گەنجێکە کۆمەڵێ داری زۆر بەرم لە ڕیوایەتەکانی ترا بوخاری مسلم داهاتووە ئەمجا بڕۆم إلى منازل قوم بۆ ماڵ ئەو کەسانەی کە نان بۆ ئەم نوێژە جەماعەت ئەوانەی کە نان بۆ نوێژی جەماعەت لە ماڵەوە نوێژ ئەکەن فأحرق عليهم بيوتهم بالنار خانووەکە بسووتێنمە سەریانە لە ماڵەوە بیان سووتێنم هەندێک کەسی دڵنەخۆشەیە هەندێک کەسی بێئاگا هەیە ئەڵێت چۆن ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوژمنی کەسێک گەورەی لە کەسێک بێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەسێ نەرمونیانتر بووە بەڵام ئەفەرمی ئەو کەسانەی کە بەبێ عوزر لە ماڵەوەن و نان بۆ مزگەوت نوێژە جەماعەتەکانیان بکەن ئەوە حەز ئەکەم لە ماڵەوە بیان سووتێنم زۆر جار کەسمان بینیوە کەسێکمان بینیوە دوژمندار بووە دوژمنەکەی چووەتە سەری لە ماڵەوە کوشتوویەتی بەڵام ئەگە دوژمنەکەی بیکوژێ و دوایش بیسووتێنێ ئەمە خۆشەویستی تایە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک بسووتێنێ لە ماڵەوە دەستی بچێتە کەسێک لە ماڵەوە خانووەکە بسووتێنێ بەسەریا ئەمە کەیف پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی دەوێ خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەمە ئەکبەر دوژمنایەتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو کەسانەدا دەیکا کە نوێژی جومعە و جەماعەت دەفەوتێنن بەبێ عوزرێکی شەرعی ئەو حەدیثی بوخاری مسلمە هەر کەسێکیش ئینکاری ئەو شتانە بکە ئەوە بەڵگەی لەسەرەوەی دڵەکەی نەخۆشە و خوا مۆری ناوە بەسەر دڵەکەیە کەواتە برای شیرینم تۆ ئافرەت نیت بڵێ نوێژم لەسەر واجب نییە عذری شەرعی هەیە خوا لێت قبوڵەکات ئەگەر عذرت نییە وەرە نوێژەکانت لە مزگەوتا بکە با ڕەسوڵڵای خۆشەوی صلی الله علیه وسلم ڕقت لێ نەبەستێ بە جۆرێک کە خانوو بسووتێنێ بەسەرتدا فأحرق عليهم بيوتهم بالنار بنا ئاگر دەسووتێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵەکەی خۆتدا ئەوەندە ڕقی لە تۆیە